بەهۆی ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و تۆمەتبارکردنی یەکتری بە خیانەت کێشەکانی نێوان یەکێتی و پارتی قوڵتر بۆتەوە و ململانیەکان لەسەر پۆست و یەکلایی نەکردنەوەی کێشەکان وای کردووە پرسی کورد و نەتەوەیی و دۆزینەوەی چارەسەری ڕیشەی بۆ کێشەکانی کەرکووک لایەن گرنگ نەبێت. ڕۆژنامەنووسان و چاودێرانی سیاسی پێیان وایە بە درێژایی مێژووە و دوو حزبە دەسەڵاتدارەی هەرێم دەستکەوتی حزبی و بنەماڵەیی لە پێشینەی کارەکانیان بووە نەک بەرژەوەندی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی تر. خۆی ئێمەیان زۆرینەی خەڵک جەنگ حاڵی بوونە لە بابەتەکان ئەگەرنا 27 ساڵە مێژووی حکومڕانی ئەو دوو پارتە لە هەرێمی کوردستان و ئەو 14 ساڵی لە کەرکووکیش ئەو دوو حیزبە بەردەوام شەڕی بەرژەوەندی حیزبی و لە ناو حیزبەکانیشانە چەند بنەماڵ و شەخسێکیان کردو بۆیە بە هیچ چاوەڕوانێک ناکرێ هەتاوەکو بەرژەوەندیەکانی ئەوان یەکانگیر نەبێتەوە لەگەڵ یەکتری مستحیل لە ئەوان چاوێن لە بەرژەوەندی نەتەوەی کورد بێ بێن ناوماڵی کورد لە کەرکووک ڕێخەنەوەیان هەشتی ئەمە وەک خۆیان ئەنوت خەوی حشترانەیە بەڕاستی خەوی حشترێت تۆ پێدوا ینی تەسەورکەی پارتی وێچێتی لە شەو ڕۆژێکە ئەوەی کورد ئێوێ ئەوان ئەوە بیکەن بێت بەسەر ئەم دوو حزبەکەین لەم شارەدا لە 14 ساڵی ڕابردوو هەشتێک لە بەرژەوەندی خۆیانە بێ ئەنجامیاندا هەشتێکیش لە بەرژەوەندی خۆیانە لەبیان نەیان کرد بۆ نمونە کورد ئێستاکە ئامادەی ئەڕاتە بەغا ڕێکەوتنی سیاسی لەگەڵ بەغایە ئاکا لەگەڵ عەبادی مالیکی عامەری هەمویان ئاکا بەڵام سێدەکەی کەرکووک کە بینیکەوە ڕۆژ بە ڕۆژ سوقلی کورد لەم شارەدا بەرەو خرابوونە چێت و قیادەی سیاسی کورد ئامادە نییە لەبەر بەرژەوەندی خۆیان کەوا بەرژەوەندی خۆیان نییە بگەڕێنەوە بۆ شاری کەرکووک بەڵکو ئەم حزبانە پێکەوە بتواننکەوە ڕێک بکەون لەبەر بەرژەوەندی شاری کەرکووک بەڵام ئەوان هەموو شتێکیان ئامانجیان تەنەها حزبە لەم شارەدا. لە کۆتا پەیامی بۆ یەکێتی پارتی دەڵێت ئامادەنین بێنەوە کەرکووک و پارێزگارێکی یەکێتی دابنێن یەکێتیش ئەو پۆستە بە مافی خۆی دەزانێت و سازشی لەسەر ناکات. چاودێرێکی سیاسیش قوڵبوونەوەی کێشەکانی نێوان ئەو دوو حزبە بۆ نەمانی متمانە لە نێوانیان دەگێڕێتەوە کە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دروست بووە. هەروەک خۆت ئاماژەت پێدا ماوەی ساڵێک و تقریبان 3 مانگە هەر لە پاش ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر هیچ متمانەیەک لە نێوان ئەحزابە کوردستانیەکان بەگشتی و پارتی یەکێتی بە تایبەتی نەماوە. هیچ بەشی پێشان قبول نییە جارێکی تر بۆ نمونە پارتی پێی قبول نییە جارێکی تر بۆ خۆیان دەڵێن ئەوانەی بەشداریان کردو ئەو گروپی بەژان لە خیانەتی 16 ئۆکتۆبەر ببنە پارێزگار لە شاری کەرکووک و پارتی پێی باشە پارێزگارێک بێلایەن بێتەوە یەکێتیش ئەمە پێ قبول نییە بۆیە بێت شێوەیەک ناگەنە دەرەنجامەوە نەبوونی متمانە بۆتە هۆکاری سەرەکی ڕێکنەکەوتنی ئەم دوو حیزبەی. ماوەی 14 ساڵ حکومڕانی دەسەڵاتی پارتی و یەکێتی لە کەرکووک ئەوەندەی ئەو جووت حزبە لە خەمی خۆ دەوڵەمەندکردن و کارکردن بوون بۆ حزبەکانیان ئەوەندە نەیانتوانی لەگەڵ بەغداد شەڕی مافەنەتەوەیەکان بکەن و بە فشار مادەی 140 دەستور جێبەجێ بکەن تا لەو ڕێگەیەشەوە کێشەی دایان ساڵەی ئەو ناوچە جێناکۆکانە چارەسەر بکەن هەر بە هۆی هەڵەی سیاسی ئەو دوو حزبەوە نیوەی خاکی کوردستان لەدەست دراو تا ئێستاش ئەوەندەی خەریکی یەک تۆمەتبارکردنن هێندە خەریکی چارەسەری کێشەکان نین. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.